سڵاوتان لێبێ بەیانیتان باش سڵاوت لێبێ هاژە سڵاو لە تووشەکە زۆر زۆر خۆشحاڵین ئەم بیانیش لەگەڵتانین ئەم بەیانە جیاوازتر دەبێت لە بەیانەکانی ڕابردوو ئەگەر چی تەوەری ینی بابەتی جیاوازمان هەیە لە نوێ پرۆگرام بەڵام تەوەری سەرەکیمان تەوەرێکی هونەری دەبێت دەمانەوەی بەیانەکەتان بۆ جوانتر بکەین پڕیکەین لە مۆسیقا و لە گۆرانی بانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەو هیوایم کە تەندروستێکی باشیشتان هەبوو بێت لەگەڵمان بمێنەوەم کاتژمێرە من و هاکار و بابەتانەتان پێشکەشەکەین کە لەگەڵ هاوکارانم ئامادە کراوە و تەوەرەکانمان هەوڵە دەین هەمیشە بەیانیان وزەیەکی زۆری پێبێ بۆ ئێوە لە سەرەتاشەوە هەندێک لە بابەتەکان بەوە ئاشناکەین. لە دهۆک فیستیڤاڵێکی تایبەت بە وەستاکان بەڕێوەچوو. لە شاریوانی باکووری کوردستان مامۆسایەکی زانکۆ بە شێوەیەکی سەردەمیانە سێ و بەرهەم دێنێت. ڕێکخراوێک لە کوردستان لە ڕێگەی وێنەکێشان و میوزیک و یاریکردن لەگەڵ ئاژەڵە ماڵیەکان چارەسەری دەرونی پێشکەش بە منداڵان دەکات. برنج خواردنی سەرەکی سفرەوخوانی کوردەواریە. برنجی کوردیش لەسەر ئاستی ڕاق و بەگشتی لەسەر ئاستی ڕاق و ناوچەکەش بە باشترین جۆر هەژمار کراوە. شعبان سەعید جوتیارێکی دەڤەری ئاکرێڵێت کە لە ساڵانی ڕابردوو بەرهەمی برنج باشە و سێ هێندەی ساڵی ڕابردووشە ئێستا لە هەرێمی کوردستان ڕۆژانی کۆتایی دروێنەی برنجی کوردیە هەندێکیش لە بازاردا ئامادەیە. نرخی کیلۆیەک برنجی کوردی لە 3000 دەست پێ دەکات تا دەگاتە 7000 دینار. ئەم نرخەش بە دڵی جوتیارانە. لەمە دوا بە پشتیوانی حکوومەت هەرێمی کوردستان برنجی کوردی ئەمیش هەناردەی دەرەوە دەکرێت هاژە هاوشێوەی هەنار هەنگوین سێ و هەنگوین ئەمانش یان لە ڕابردوو هەنار دەکرا بوو ئیتر برنجیش بە تایبەت کە برنجی کوردی و لە ئاکرێشە هەر زۆر سفرەخوانەکە جوانتر دەکات. ئیشەڵا وڵاتانی عەرەبی ئەوروپاش فێری برنجی کوردی چونکە هەر کەسێ بیخوا ئیتر فێرە بێ داوای ترەکە فاسوولای ئێمەیان نایە بەڵام برنجەکە گرنگە ئەمەی بۆیان بنێرین برنجەکە گرنگە. شعبان جوتیارێکی دەڤەرە ئاکرەیە ئەو یە هاتیەت ناو زەڤیا خۆیا برنجیدا داکو بە دەڕاسەیە بدریتە. نێزیکی دوو هەفتیایە لە سنووری قەزا ئاکرێ جوتیاران یەمل دایید درین و کومکردنا وی بەرهەمی کو لە گۆر گوتنا خۆت ئەف ساڵەدا برنجên وانا gelek bibashî yên pêgeştî. Ev sola rêja birincê wekî biryar zûro boşa heqîqet pêş berewert pêş salê berîn û keve teqrîben du qot û sê qot e. Ovuma o sora birincime gelek loçtîdin dereceyek birinc lê çîdbîtin. Wan beyne sükîjdo û birincê xwe firûçîn û saerek û boş. ساڵانە لە ناوا چەمێن دەڤەرە ئاکرێ شەش جوورên birincî dihêne çandin hemî jî bi rêyavan amîrên ser demyana û pêşkeftî dihêne dirîn û kûmkirin ku eva henêyê wekirî cûtyar gelek pêve mandîn nebin. Nûke gelek baş e nûke feleh çi zehmetê nabetin bes zehmeta û çandine û derman nûke derrasaya dê bû dirît û hazir ket safî ket ew dikete erebanê û ew e dikete erebanê û bete malox. Dev salada li gor amarên rêveberiya çandinê elvî sinûrê qeza kirê heta ku 9000 dûnemên birincî hatbûne çandin û et hêta çavarêkirin ku berhemê wî bigehîte sereve 11000 tanan. Li piştî qonaxa dirîn û kûmkirinê ev aşên spîkirina birincîl akirê hem yên keftîne kar û weke tê gotin ev salada bazarê birincî gelekê baş e û bi bihayên baş jî yê dihêne firûtin. سعرت أفصالة شد برنجي 3000 دست بيت كات حتى نزيكي 7000 هاي وبازار الحمد لله قال لك باشا أفصالة برنجي أفصالة همي صالة جوان ترى برنجي كدرجة كي هي أفصالة برنجي آكري برنجو قبارو
تاما خوه بویا خدان ناو دنگیکا تایبت و سالانه بشکاوی برنجی بهاری کاری حکومت هرما کردستانه بو ولاتن دور دزده هنارتن به تایبت جوالاتن اروپای که اوهنه وکری جوتیار گرنگیکا زیده به وی برهمی بدن. آری حسین کردستان 24 آکره. لە دهۆک فستیڤالێکی تایبەت ڕێکخراوە تایبەتە بە دۆماکان کە چەندین چالاکی جیاواز پێشکەشکراون تەیە و تا ئێستاش هەندێک ناکۆکی هەیە لەسەر ناوی دۆم خۆیان زۆر جاڵەن بە دۆمەکان حەز ناکەن ناویان بێنن هەندێک شانەڵەن دۆم و هەندێک شانەڵەن وەستا ینی بە جیاوازیان ناوەکانیان بێت بە جۆرەی ئامارەکان تەنیا لە دهۆک ژمارەیان نزیکەی 17,000 کەسە ئەوان خاوەن کللتور و پیشەی جیاوازن تا ئێستاش توانیویانە پارێزگاری لێ بکەن و سەرۆکی سنتەری ڕۆشنبیری وەستاکان دەڵێ سوپاسی حکوومەت هەرێمی کوردستان دەکەین کە گرنجشی تایبەتی بە ئێمەی وەستا یاخود ئێمەی دۆم داوە بەڕاستی هیچ ناوێک هاژە بە بڕوای من جێگای نیگەرانی و جێگای شەرمەزاری نییە وایە بەر لۆی بڕووین بۆ راپۆرتەکە قسەیەکی جوانت کرد گوتت ڕفتاری مرۆڤە پێناسەی مرۆڤ دەکات ینی ناوەکە هیچ گرنگ نییە گرنگەوەیە بتانی مرۆڤێکی جوانبی مرۆڤێکی بەرهەمداربی مرۆڤێک بی بتوانین نەوەی داهاتوت باش پەروەردە بکەی جێی دەستت لە کۆمەڵگادا هەبێ لە پێشکەوتنەکانی کۆمەڵگادا هەبێ ئەمە جوانترین شتە جا لە ژێر هەر دروشم و لە ژێر هەر ناوێکی ئەمە کاریگەری نییە بێگومان هەکار زۆر جار یاخۆ بڵێن هۆزێک یان چەند خەڵکێک کۆمەڵەیە کە ناوێکیان لێنرێ ئەم ناوە ئەتوانرێ ئەم ناوە بۆ کاری خراپ بەکاربێنرێ یا زۆر ڕاستە لە ژێر ناوەکە چی ئەکرێت شەر نییە زۆر جار با ئەم هۆزە ناویان پاشاکان بێت بەڵام ئایا پاشاکان بەڵام کە ڕفتاریان پاشاکان نەبوو هەر ناشرینە بێت جا دۆمیش هیچ جیاوازیەکی نییە لای کەسانێک کە خاوەنی بیرێکی باش بن و ڕۆشنبیر بن لە بروی دۆم بێ هەر شتێکی تر بێ زۆر جار هەکار هەر وشەی دۆم ناوێک ینی لە ئینگلیزیشا هەیە ینی ئەکتەر هەیە ناوی دۆمە کەسی تر هەیە ناوی هەر دۆم باشە ینی ئەمە شەر نییە ناوێکی خراپ بێت بۆیە گەر جیاوازی ڕایەکیش هەبێت ڕابۆچوونێکە بێت لەسەر ئەماگەڕێتەوە بۆی کە خوا نەخواستە وەکو خراپەیەک بەکارهێنرابێت وەکو تەشەنەیەک ناوەکە بەکارهێنرابێت جا بەشێکیان لەبەر پیشەکەیان و لەبەر نەمانەوەیان لە شوێنێک ناوی جیاوازیان کەوتۆتە سەروە کللتوری جیاوازیان وەرگرتووە بەڵام خەڵکی من بینیومە خەڵکی زۆر زۆر بەتوانە خەڵکی زۆر زۆر ڕۆشنبیر خەڵکی زۆر بەرهەمهێنیان تێدا پیشەوەری زۆر باشیان هەبووە بەڕاستی ئەمە هی ئەوەیە مرۆڤ فەخر و شانازی پێوە بکات نەک پێوە شەرمەزار بێ خۆیان دەڵێن ئەوان دەڵێن هەموو کورد وەکو ئێمە هەر قەرەجە ئەمە قسەی خۆیانە بەڵام ئەگەر واش بێ ئەمە هیچ کێشێکی تێدا نییە گرنگ ئەوەیە بگوترێ کورد ملەتێک و نەتەوەیەکی باشە دروستە یەکەم ڕۆژە ڤەستیڤالە دومان یان هۆستایە ژێر دەڤەرێن جودا جودا هاتینە نیشاندانە کەلتوری وانە دیسان سترانên فلکلۆری هاتنە گوتن گرنگیدان بوان جێ دڵخۆشیە بوو طابی گرنگیەکی زێدە هەیەمە ومە وەک تشتێت مە دیرۆکامە فلکلۆرێمە تشتێت مەدڤە ئەم پارێزگەها دۆکێ کوردستانی تەف ئەم تشتێت خۆ بەرنیازکەین ئەو کارێت مە ئەو شۆڵامە و سترانێت مە و هەر تشتێکی وەکیێت مەک و فلکرۆپ مەڤە گرێدای بیت مەدڤە ئەم دەینە دیارکردن بۆم تشتێکی مێژوویە کاس ڤاسترانت بژم چکی داستان bara pitirj devê me domayê hatiye welgirtin ku em nîşa xelkê xwe deyn ve stranê Kurdî ne bo min jî gelek tiştekî xweş bû ku ez evrike vê strana Hosaya mêjoyî bêjim mavê du rojan çendîn birga dêne nemayişkirin her yek taybetmendiya xwe hebêt Plan hatiye dariştin
چەندین دەڤەران بۆ خۆوە بگرێ. ڕێکخستناوان فستیڤالên rewşenbîrî kelturî hemî biyavên cuda cuda da wekû stratîjiyeta me ye wekû rêveberiya giştiya rewşenbîrî û hunerî li Parêzgeha Dûkê ku kabîna neheya hikûmeta Herêma Kurdistanê jî gel dest bi karbûna wê êk ji gotarên xwe da Cenabê Kak Mesrûr Barzanî wekû serokê hikûmetê ragihandbû ku dê pîte û girîngiyeka taybet jêrxana çandî û hunerî û rewşenbîrî den. Ez şexsekî wista me û min divêt hostayî bimîne jî. بەلێلێ مەدوێن مەناوێک ژی هەبێت. لێ گۆری ئاماران نێزنگی 17,000 کەس دومان لێ پارێزگا دۆکێ هەنا. لێ سەر چەندین ناوچەیەن جودا جودا هاتنە بەڵافکردن. وانجی دکاریە فلکلۆر و تایبەتمەندیە خۆ بپارێزن. ئیساڵ ji hemû sala bitir fîstevalên cora cor li Sinûrê Parêzgeha Dûkê dêne encamdan û hevplan dê berdewam bê. Fîstîvala duman bu careyekî bû sala bêhê jî wê bi tirê te zengîn kirin. Marşingalî Kurdistan 24 Dûk. لە شاری وانی باکووری کوردستان مامۆستایەکی زانکۆ بە شێوەیەکی زانستی سێو بەرهەمێنێت لەسەر ڕووبەری 62 نمزەوی 5,000 داری سێوی چاندۆ و ساڵانە 200 تۆن سێو بەرهەم دەهێنێت. فکرێت یاشار مامۆستای زانکۆیە و دەڵێت باخچەکەی کردووەتە شوێنێکی پەروەردەیی و قوتابیان بە شێوەیەکی پراکتیکی کاری تێدا دەکەن و فێری پەروەردەکردنی نەمامیان دەکات. باژارê Wanê li Bakurê Kurdistanê li gel gelek berhemên xwên xۆmalî yên ajel û hingivîn û giyayî bi mêweyan jî derdikeve pêş. Mamostayekî zanîngeha Wanê 15 sal berê li vê derê li ser 6 dönüm erdê 5,000 darên sêvan çandine. Çandina bi zanist tevî tav û axa Wanê reng û tameke xweş dide sêvan. Mamostayê zanîngehê Fikret Yaşar baxçeya xwe wek cihê fêrkirinê jî bikartîne. Yazın saat 5'te kalkıyorum, geliyorum. Serê sibehê demjimêr 5 radibim, tên vê derê kar dikim. Demjimêr dibe 8 diçim zanîngehê. Êvarê demjimêr 5 dîsa tên vê derê û heta tarî dibe dimînim. Herçend mamosteyê zanîngehê profesor jî bim, ez endazyarim. Ez hemalê vî karî me. Endazyarê ku karê praktikî nizanibe, nikare endazyariyê bike. Bir mühendisin kendi mühendislik alanındaki işin Ezmûna xwendekaran di nava baxçeyan da bi mijûlbûnê pêş dikeve û heta niha gelek xwendekaran gelek tişt wergirtine. Mamosta dibêje di nava xwendekar û civakê de cîbîcîkirina kültûra berhemanînê pir giring dibîne. Derse girerken derste öğrencilerime Ez li dersê tenê zanyariyên derbarê mêveyan de nadim. Ez keltûra berhemanînê didim xwendkaran. Ew jî tên vê derê dibînin, kar dikin û ezmûna wan pêş dikeve. Ev keltûr giring e. Ez kê bînim dixwazim keltûra berhemanînê bidim wan. öğrencilerim gördükleri için. Li gel karkeran xwendekar jî li van baxçeyan wek karker kar dikin û beramberî keda xwe werdigirin. Salane 200 ton sêv tên berhemanîn û li bazarên Diyarbekir, Sêrt û Colemergê heta Antalyayê tên firotin. Her wiha rojane dehan bar hilgir sêvên Wanê dikêşin kargehên ava mêweyan ji ber ku bi rêbazên zanistî organîk tên berhemanîn. جاران هاژە کاتێک ئێمە قوتابی بوون لە قۆناغی سەرەتایی و ناوەندی ئەگەر وانەی هونەر و موزیکمان هەبە مامۆستایانی بیرکاری و مامۆستایانی زانست و فیزیا و ئەوانە جەژنیان بوو دەهاتن وانەکەیان وەردەگرت یعنی ئەو خۆشیە کە قوتابیەکان چاوەڕیان دەکرد هەمویان تێک دەدەن جارە چیدی کە دەیان کردەوانەیەکی جدیات و بڕۆ و مەشغوڵ بوون و هەموو ئەوانە بەڵام خۆشبەختانە ئێستا دەبینین ینی وانەی میوزیک و وەرزش و هەموو ئەو بابەتە نەرمانە گرنگی پێدەدرێت جا بۆیە گرنگیدان بەوانەی میوزیک و گۆرانی بە شێوەی زانستی و پراکتیکی لە قوتابخانەکان ئەمڕۆ دەکەینە یەکێک لە تەوەرە گرنگەکانی ئەمڕۆی پرۆگرامی بیانی 24. جا هەر لە پرۆگرامەکە و لەسەر تەوەرەکە گوێمان لە میوزیکی شەبێت گوێمان لە گۆرانیە بێت تا بەیانیەکەمان باشتر بێت بۆیە میوانداری مامۆستا هەڵبەست عەبدوڵڵامان کردووە کە مامۆستای میوزیک و خۆشی هونەرمەندە. مامۆستا بەخێر هاتی ڕۆژێکی باش بۆ تۆ. دانیت باش مامۆستا هەڵبەست خێر بێ. باش بن.
هەکار باسی ئەوەی کرد کە مامۆستا ئەیزانی ئیتر دەرسی میوزیکمان هەیە یان وەریانەگریان لیان تێکەین جا ناخۆشترین ڕۆژی ئەمە بوو بەڵام ئێستا وانەی میوزیک بۆتە وانەیەکی سەرەکی لە قوتابخانە تۆش مامۆستای تەلەبەکان خۆشیانە وانە؟ وڵی بەخۆشم کاتە قوتابی بووم هەر مامۆستای میوزیک و وەرزش زیاتر خۆشەویست بن مامۆستایەکانی کە فەوە دوایەنە وەزارەتی پەروەردە بڕیارێکی دەرکرد بەو ساڵانی دوایی کە وانەی میوزیک بە شێوازێکی زیاد لە هونەر ینی بە تایبەتی وانەی میوزیک دەخوێندری لە قوتابخانەکان ئەوەش جێگەی دەستخۆشیە من زۆر جار کە دەڕۆمە ناوپۆل دەبینم قوتابیەکانم لە پاش وەرگرتنی وانەیەکی بیرکاری یاخودوانەیەکی کوردی دەبینم پرێس یان پستانێکی گەورە لەسەر دەروون و مێشتیان دروست بووە بەڵام کاتێکە من دەبینن بە خۆم و بە ئامێرەکەمەوە دەڕۆمە ژوورەوە ینی یەکسەر خاڵی دەبنەوە لەو پستان و لەو پاڵەپەستۆی لەسەر مێشتیان دروست بووە. باشە ئێستا وانەی میوزیک دەتوانین بڵێن وانەیەکی جددیە هاوشێوەی وانەکانی کوردی و ئینگلیزی و بیرکاری و ئەم بابەتانە لە قوتابخانەکان؟ بەڵێ ئێستا لە وەزارەتی پەروەردەوانەیەکی بەناوی میوزیک لە قۆناغی 1 تاوەکو قۆناغی 3 وانی میوزیک هەیە لە قۆناغی 4 تاوەکو قۆناغەکانی 9 هونەر دەخوێندرێت بە هەر سێ بەشەکەیەوە ینی میوزیک و شانۆ و شێوەکاری بەڵام لە 1 تاوەکو 3 بنەڕەتی وانەی میوزیک دەخوێندرێت. باشە مامۆستا بۆ ئەوی کە منداڵێک بێوێ لە حەز و خولیای بۆ میوزیکە ئەوێ دواتر بچێتە کۆلێژی هونەر ئەوێ هونەر بکاتە پیشەی خۆی هونەر بکاتە کاری خۆی چۆن کە هەر ئەبێ وانەکانی تر بخوێنێت تا بگات بەم ئاستا چی بکات بۆی کە ئەو وانانی تر لە پاڵ خوێندنەکەیە ئەم بەهرەی لێ نەسەنەوە چونکە ئازانرێ میوزیک زوول ینی ڕاستە ئەچێتە ناخی ئینسانەوە بەڵام ئەگەر کاری لەسەر نەکەی یاخود مێشکت بەشتی ترەوە مەشغوڵکەی قورسە ئەستەمە بتوانیت نۆتێکیش لە مێشکتا بەپارێزیت. ڕاستە بەڕاستی میوزیک هونەر بە تایبەتی ینی جوانبینین یعنی مەسەرەن ئەوەی کە دەوێت ببتە هونەرمەند مەسەرەن ناتوانانی ڕێگاچکە بگری ناتوانانی کۆلێژەشکە بخوێنی مثلەن ئەمن ئێستا زۆر جار کە گوێ لە دەنجی قوتابیەکانم ڕدەگرم کە گۆرانیان پێ دەڵمیان گۆرانیشیان لە بۆ دەنووسمەوە هەست پێ دەکەم ئەوانی کە بەهریان تێدایە ئەوانی کە دەنجیان خۆشە ئەوانی کە گوێیان زۆر باشە بەتایبەت لە قۆناغەکانی 4 و 5 مثلەن زۆر جار شیکردنەوەی مقاماتەکانیان لە بۆ دەکەم هەست پێ دەکەم ئەوانی کە زۆر گوێیان باشە زۆر گوێیان مۆسیقیە بەڕاستی ئێستا تەڵەبەمان هەیە زۆر جار بەم دەڵێ مامۆستا من حەزم لێ بڕۆمە کۆلێژ هونەرجوانەکان یاخود پێمانگرە جوانەکان ڕێنوێنیان دەکەم بەڕاستی هونەر بریتێ لە جوانبینین ئەو کەسانی کە هونەرمەندن دوورن لە پاڵەپەستۆی دەرونی و پاڵەپەستۆی نفسی و زۆر مامۆستا هەڵبەست ئێمە باسی ئەم لایەنە دەرونی قوتابیانیش دەکەین بەڵام با گوێمان لە شتێک بێ بۆی وەنیە هەم ئێمەش کەشەکەمان خۆشتر بێ میزازمان باشتر بێ موزیک ئارامکەرەوەیە بۆ ئێمە و بۆ بینەرانیش خۆشحالیەوە ئەم گۆرانی هونەرمەند هەرێم سەلاحە تێکستی هونەرمەند هێمن حەمیدە دەڵێن ژیان بەردەوامە مرۆڤ دوای هیچ کەسێک نامرێ ڕاستە نامرێ بەڵام ئایا کەس دەتوانێت جێی کەس بگرێ دەڵێن لەگەڵ کات و زەمەن گشت برینێک ساڕێژ دەبێت بەڵام ئایا برینی هەست هەتا مردن ساڕێژ دەبێت خۆشەویستی بەس یەک جارە جاری دووەم نابێتەوە مەگەر دڵێت بۆ بگۆڕێ تاو کەسات بیرچێتەوە عیشقی ڕاستی بەس یەک جارە
جاری دووەم نابێتەوە مەگەر دڵێت بۆ بگۆڕێ تاو کەسات بیرچێتەوە ئیتر بێ تۆ من چۆن ڕابێم چۆن جێگای تۆ پڕکەمەوە هەر مرۆڤە و یەکجار هەیە چۆن دەتوانێم بچرمەوە ئیتر بێ تۆ من چۆن ڕابێم چۆن جێگای تۆ پڕکەمەوە هەر مرۆڤە و یەکجار هەیە چۆن دەتوانێم بچرمە دەنگخۆش دەستخۆش ماندوو نەبی زۆر تایبەت بوو دەنگیشت زۆر باش بوو عاسفەکەشت زۆر باش بوو هەر سەرکەوتوو بووی سپاس. باشە مامۆستا حەزەکەمەوە نەبزانم قوتابیە کە بێوێ پێشتریش پرسیارەکەم لێ کردی بەڵام ئەکرێت لە سەرەتاییەوە ناوەندێک جیا بکرێتەوە ینی جیا لە قوتابخانە جیا لە پرۆسەی خوێندن کە ئێستا هەیە بۆی ئەو قوتابیە وانەی بیرکاری و فیزیا و عەرەبی و ئەمانە نەخوێنێت تەنها میوزیک ئەکرێت شتێکی وایە خود بەڕای ئێوە چۆنە؟ بەڵێ دەکرێت لە تەمەنێکی کەمەک مەسەلەن لە تەمەنی 12 ساڵی بەرەو سەرەوە لە بەرەوەی تەمەنی 6 ساڵی و 7 ساڵی و هەتاوەکو 10 ساڵی پێم وایە مێشتیان کەمەک بچووکترە لە بۆ وەرگرتنی بابەتە ئەو واتانی کە لەناو میوزیکەوە وەکو نۆتە و شێوازەکانی مەقامات و بەڵام دەکرێت ئامادەکاری بکەیت لە پاش تەمەنی 12 ساڵیەوە هەموو ڕۆژەکانیان هەموو وانەکانیان بکرێت بە میوزیک و بابەتە هارمۆنیەکان و بابەتەکانی مەقامات و مێژی مۆسیقای جیهانی و مێژی مۆسیقای کوردی تەوان ئەو شتانە پێم وایە لە وڵاتانی دنیا هەیە بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستانی بەڵام ئەوە جێگای دڵخۆشیە کە لە ئێستا وانەی میوزیک و هونەر گرنگێکی تەواوی پێدەدرێت بەڕاستی ئەمە لە قوتابخانەی خۆمان وەکو ستافی ئیداری ینی گرنگێکی تەواو بە بابەتە هونەریەکان دەدەین چاڵاکیەکان کە لە وەزارەتی پەروەردە ساڵانە دەکەن. زۆر باشە مامۆستا هەڵبەست لەسەر میوزیک و لایەنی ڕۆحی و دەرونی قوتابیان ینی وەک دەزانێن میوزیک ئارامکەرەوەیە کاتێک کەوانەی میوزیک هەیە قوتابیان تا چەند ئامادەتر دەبن تەنانەت بوانەکانی دواتریش ئەوەندە ڕۆحیان ئاسوودە دەبێ دەرونیان ئاو دەدرێ ئارام دەبنەوە. بەڵێ ئەگەر لە بیرمان بی لە ساڵی 2000ەکان هەردەم وانەی میوزیک و هونەر کەوت بە کۆتا دەرسەکان وەرزشیش هەمان شێوە ینی لە دوایین دەرسەکان بوو بەڵام لە ئێستادا مەسەلەن لە جەدوەلی قوتابخانەکان وانەی میوزیک لە ناوەندی دەرسەکان هەیە لەبەرەوەی کە ئەو پاڵەپەستوی لەوانەکانی دیکە دروست دەبێ لەوانەی میوزیک و وەرزش و شێوەکاری و شانۆ مێشتی ئەو منداڵانە خاڵی دەبێتەوە لەو پاڵەپەستەوەی کە لە سەریانە دووبارە ئامادە دەبنەوە بۆ وەرگرتنەوەی وانەیەکی قڕس مەسەلەن وانەیەکی وەکی ئینگلیزی وەکی بیکاری و ئەوانە زۆر گرینگە لە ناوەڕاستی دەرسەکان قوتابیانیش دووبارە ئامادە دەبنەوە کە وەرگر بن نەوەک مێشک و دەرونیان پڕ بووی. زۆر باش مامۆستا لەم سەردەمەی ئێستا هونەر تا چەند بۆتە پێویستی تا چەند گرنگی پێدراوە و تا چەند توانیوێتی ئەو ئارامبوونەوەی کە لە هونەرە هەیە ببەخشرێت بە مرۆڤ جا نەک لە پرۆسەی خوێندن بەگشتی. بەڵێ بەڕاستی میوزیک و هونەر ینی بە هەموو کایەکانی ژیان زۆر گرنگە هەمومان حەزمان لە گۆرانی هەمومان حەزمان لە بەپێی حەزی مرۆڤەکان هەیە حەزی لە شێوەکاری هەیە حەزی لە میوزیکە هەیە حەزی لە شانۆیە لە بۆ نەخۆش لە بۆ کەسانی نەخۆشی دەرونیان هەیە ئەو کەسانی کە دڵخۆشن ئەگەر مەسەلەن ڕۆژ وایە دڵمان خۆشە گوێ لە موزیکێکی شاد دەگرین ڕۆژ وایە ئەمە خەمگینین گوێ لە موزیکێکی خەمگین و سڵەو دەگرین بەپیت بارودۆخی مرۆڤەکان ئەو شتانە زۆر دەگۆڕێت بەڵام لە ئێستای کوردستان پێم وایە ئێستا میوزیک بەرەو پێشچوونێکی باشی بەرەو خۆی بینە ینی ژەنیاری باش دروست بووە گۆرانی بێژ باش دروست بووە نووسەری باش دروست بووە دەبینین ئێستا خەڵک بە خۆشحالیەوە ڕوو لە سینەماکان دەکات ڕوو لە شانۆگەریەکان دەکات ئەوەش پێم وایە قۆناغ بە قۆناغ بەرەو پێش دەڕوە. باشە بەر لەوەی داوای بابەتێکی دیکەت لێ بکەین پێم خۆشە پرسیارێک تایبەت لەسەر خۆت وەکو هونەرمەند جگە لە مامۆستایەتی بەڵێ بەرهەمەکانت چین خەریکی چی هیچ بەرهەمت لە بەردەستە؟
بەڕاستی ئێستا دوو بەرهەمم حازرە لەگەڵ برای بەڕێزم دیار دلاوەر ستۆدیۆ مایسترۆ تێکست و ئاوازەکە ئامادەیە لە ئێستا دەخەریکی دروستکردنی میوزیک و مۆسیقایەکەیە پێم وایە لە داهاتوەکی نزیک بەرهەم یەکەمە بڵاو دەکەمەوە یەکەمین بەرهەمت دەبێت ئەنی تا ئێستا تەنیا پێشتر بەرهەمەکانی تر دەکەیت پێشتر بەرهەمەکی میوزیکیم هەیە بەناوی گریانێک لە ناخ لەسەر ئاوارەکانی ڕۆژ ئاوا بەڵام بەرهەمێکی میوزیکیە باڵێ دەتوانین کەمێکمان گوێ لەبێ ئەگەر بکرێ وایە پێمان گوێ لەبێ تەنیا میوزیک ئەم جارە جوان بوو زۆر دەستت خۆش بێ دەست و پەنجەت هەر ڕەنگین بێ هەرچەنە پرسیارێکی زۆر دووبارە هەموو کات لە هونەرمەندان نەکرێت بەڵام هەر ئەشێت لێتان بکرێتەوە ینی زیاتر بە کام ستایل ئاسوودەی زیاترە چیتەوە سەر کام ستایلی میوزیک بەڵێ زیاتر بە ستایلی ئەرەبێسک زۆر ینی هەز دەکەم سەوتم و ئیشەکانم لەگەڵیان دەگونجێ چونکە بەڕاستی کەسی دەنگ خۆش زۆر زۆر گرینگە بتوانانی شێوازی تایبەت بەخۆی ببینیتەوە زۆر دەنگ خۆش هەیە سەوتی زۆر زۆر باشە و دەنجی زۆر زۆر باشە بەڵام لە هەڵبژاردننی گۆرانی و ستایلی خۆی زیرەک نییە زۆر جار ئەو کەسانی دەبینین کە میوزیک ژەنن گۆرانیک دەڵێن دەنجیان خۆشە هەست دەکەی شارەزانە پێم وایە دەزانن چ زۆرە گۆرانیەک دەڵێن زۆرە لەسەر چ زۆرە تۆنە گۆرانی دەڵێن زۆر شێوازێک لە دەنجیان دێ بەڵام کەس هەیە دەنجی زۆر زۆر خۆشە ینی تۆنی دەنگ و چینی دەنجی زۆر زۆر باشە بەڵام لە هەڵبژاردننی گۆرانیەکە شارەزایی نیە بەڵام ئەمە شێوازی ئەرەبێسک پێم وایە لە تۆنی من زۆر باش مامۆستا هەڵبەست لە ڕابردوو کاتێک هونەرمەندێک بەرهەمێکی ئامادە دەبوو دەبیست بڵاو بکاتەوە ئەم کەناڵ دەگەڕا رادیۆکان تەلەڤیزیۆنەکان هەمووی دەکرد خۆی بۆی بەرهەمەکانی خۆی دابش بکە بەرهەمەکانی پەخش بکرێ ئێستا هەر کەسەمان لەو پلتفۆرمانەی کە هەیە لە سوۆشیال میدیا بۆ خۆمان کەناڵێکمان هەیە وایە تا چەند سوۆشیال میدیا هاوکارە بۆ هونەرمەندان کاتێک بەرهەمێکی جوان دروست دەکەن دەتوانن دابێن لە بری ئەوەی وەکو ڤیددیو کلیپ لە تەلەڤیزیۆن بڵاوی بکەنەوە تا چەند دەچێتە ناو خەڵک بەڕاستی سوۆشیال میدیا لە سەردەمی ئەوڕۆ زۆر 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 ینی گرنگێکی زۆری هەیە بۆ هونەرمەندان و هونەرمەندان ئەو بەرهەمانی کە دروستی دەکەن دەتوانن لەو ڕێی پلتفۆرمەکانیانەوە بڵاوی بکەنەوە جگە لەوەش زۆر شتی دیکە هەیە جگە لە بەرهەم دەتوانی ڕۆژانە تو مەسەلەن لە پیشەکەی خۆت بۆ من ئەم مامۆستامە زۆر جاروێ گۆرانێک ڕیکۆرد دەکەم و هەر بە ئامێرەکەی خۆم و بڵاوی دەکەمەوە زۆر زار بینەرێکی باشی هەیە زۆر زار خەڵک پێم دەڵێتەوە گۆرانی فلان کەسکی چێ یا مەسەلەن زۆر زار هەیە گۆرانەکان ئاوازی خۆ من بڵاویان دەکەمەوە خەڵک داوا دەکە دەڵێ چێ و ئاواز دەڵێمی خۆمە ینی کەواتە گرنگێکی زۆر زۆریان هەیە لە سەردەمیەوە باشە مامۆستا بابینەوە سەر پیشەکەی دیکەت مامۆستاییە کە دوو پیشەی زۆر جوانە هەم هونەر و هەم مامۆستا قوتابیەکانە بینیان چۆنە لەگەڵە کام قوتابیە زیاتر حەزی بە میوزیکە پێ دوایە توانی لەو ماوەیە کە پرۆسەی خوێندن بەردەوامە بێت هونەرمەندێک دروست بکەیت لەو قوتابخانەیە یاخود لەو قوتابیانەی کە هەن باڵێ وەڵاهی دەنگخۆشی تێدایە شاعیری تێدایە لە قۆناغی چەنان لە من دەرس بە پۆلی 1 و 2 هەتاوەکو هەشت دەڵێمەوە
ینی بنەڕەتی هەردەم بەڵێ هەردەم باش قوتابیەکان لەو تەمانە بچووکەوە شاعیریشی تایە توانن بەڵێ بنووسن؟ بەڵێ پێشی جوانە. چار ڕۆژ فیستیڤالە کرا لە پەروەردەی خەبات بەڵێ. تەڵەبەتی خۆمە بە ناوی سۆنی ئەمیر تێکستەی زۆر زۆر جوانی حاضر کرد بێک لە تەڵەبە هەر باشەکان بوو بەڵێ لەسەر شاعریشی لەسەر نیشتیمان بوو بەڵێ قوتابیەکان هەردەم گلەیەوە دەکەن دەڵێن دەرسەکەت کەمە ئەمە یەک دەرسم هەیە لە بۆ هەر پۆلێک هەردەم گلەی ئەوە دەکەن کە یەک ڕۆژ مامۆستا بۆ یەک ڕۆژ دەیلامان حەزمان لێک زیاتر بێ ئەوە دەسەلمێنی کەوانەی میوزیک و هونەر و شوەرزش ینی گرنگێکی زۆری هەیە لە ڕووی ئارامکردنەوەی دەرونی قوتابیەکان باش گوێمانە بەرهەمێکی دیکە بێ مامۆستا هەڵبەت ئەمەیان چییە؟ ئەو گۆرانیە گۆرانی برای بەڕێزم ئاگرین دڵشادە یەک لە گۆرانی هەرە باشەکانێتی سەر مەقامی حیجاز ئێستا شتێ ناگەم من چۆن نەمردم لەو ڕۆژەی کە تۆ منێت بەجێهێشت خۆ جەرگم سوتە کاتێک پێت وتم لە ناو ژیانمە چیتر تۆم نەهێشت بیر ناچێتەوە بیر ناچێتەوە کەسێک لە دەست بی بیر ناچێتەوە بیر ناچێتەوە بیر ناچێتەوە کەسێک لە دەست بی بیر ناچێتەوە چونکە دەزانی دنیاشت بەنێ کە زێگایەوێ بۆ ناگرێتەوە ڕۆژێک تەواو بوو شەوێک تەواو بوو تۆ هەر نەهاتی و نەهاتیتەوە ئای چەند سەخێت بوو ئەم ڕۆژ و شەوە مەگەر بە مردێ بیرم چێتەوە بیر ناچێتەوە بیر ناچێتەوە کەسێک لە دەست بی بیر ناچێتەوە پەنجەت خۆش مامۆستا بۆچی گۆرانیەکانە زیاتر ئەوانەی کە هەڵت بژاردوون بیڵێ لە دەستدان و لە بیرچوون و هۆکارێکی لە پشتەوە یان خۆت حەز لەم گۆرانیانێ بەڕاستی ینی عاشقانەی با بڵێن نەک عاشقانەیە لە دەستدانی کەسێکی تایە بەجێهێشتنی تیاوەنیە بەڕاستی هونەرمەند پێم وایە ئەکتەریشە ینی جگەلەوەی یعنی ئەمە نواندن بەڕاستی لەوانەیە کەمەک لە گۆرانەکان لەسەر ژیانی خۆم هەبی بەڵام ئەو گۆرانیانەی کە دەیڵێم مەرزنی هەمووی لەسەر ژیانی خۆمبی ئەمە زۆر لە پلاتفۆرمەکانی خۆم ئەو تێکست و ئاوازانە مەسەلەن ئەو گۆرانیانی کە دەیڵێم بەڕاستی ئەم کەسانە دەبینمەوە کە جۆ لە گۆرانیانە ڕادەگرن یعنی گوێبیستیە گۆرانیانن ینی کەوایە بابەتەکە بوونی هەیە ئێستا تو بۆ خۆت دزیەوە لە پرسیارەکەی من ئەڵێ بابەتێکی وا بوونی هەیە یان نواندنە کرد کەسێک هەبوو بەجێت بێڵێ دابڕانێک هەبووە لە ژیان ئەو تێک گۆرانی تێکست ئاوازی خۆم نییە ئەزانم بەڵام تۆ ئەمەت هەڵبژاردەوە حەزت بەڵێ بەڵێ بەڕاستی بە تایبەت لەسەر خۆم نە بەڵام ناڵێم ئەمە جێ لەو کەسانە ڕبینمەوە کە کەسانە دەبینەوە کە جێ لە گۆرانی و تێکستانە ڕادەگرن ینی چیرۆکەکان هەن ینی ئەنە خەڵکی دیکە بەڵێ بەڵێ و دابڕانە هەیە هەر خۆی لێ دزی مامۆستا هەڵبەست بە پرسیارێکی دیکە بکەم لە هەر تایبەت بە قوتابیان دەتوانین بڵێن هونەرمەند خۆرسکە لە دایک دەبێت
یاخود ڕاهێنانی زۆر تەمرینی زۆر مامۆستای باش دەتوانێت هونەرمەندێکی باش دروست بکات بەڕاستی خۆپێگاندن گرینگە بەڵام دەبی بە هەرەکەت تێدا هەبی مثلەن دەبی کەمەک دەنگت خۆش بتانی پرۆڤە بە دەنگت بکەیت ینی خۆرسکانش کاریگەری هەیە بەڵێ خۆرسکانە کاریگەری هەیە و دەتوانی دەنگ دەتوانێت باش بکرێ ینی شێوازی ئەداەکان و تەمرینی ئەمە کاتی خۆی لە پەیمانگە جوانەکان دەرسەکمان هەیە بەناوی سۆلفێج زیاتر کاری لەسەر تەبقەکانی دەنگ و ڕێککردنی ئەو چینانەی دەنگ کە لە توودا نەشازی تێدا هەیە بەڵام خۆڕسکانە دەوری زۆر هەیە بەڵام میوزیک پێم وایە حەزە ینی هەر کەسە کە حەزی لە بە مۆسیقا هەبی دەتوانێت باشە تو حەزت زیاتر لە موزیکە یان گۆرانی گوتن وەڵڵاهی هەردووچی ئەمە سەرەتا بە مۆسیقا دەستم پێ کرد بەڵام دوایە هێواش هاتمە ناوبواری گۆرانیش باشە دوای بەرهەمە دەگەر پێشکەشمان هیچ بەرهەمێکە بێت وڵاهی گۆرانیشی هونەرمەندی گەورە زیادە سەدەم حاضر کردووە پێمان خۆشە گەمان لێ بێت زۆر باش یادارم بەدڵتان بێ گیانە گۆرانیەکانم هەمووی جوان بوون وەکو چاوت گیانە خۆ هەمووی نەرم و شاعیرانە بوون وەک پەرچەمی خاوت پەرچەمی خاوت ڕاستە هەزارانی وەکو من کەوت بوونە داوت دەسووتێن لە تاوت ڕاستە هەزارانی وەکو من کەوت بوونە داوت دەسووتێن لە تاوت بەڵام بەخوا بەخوا تەنیار من بووم عشقێکی پێک هاتووی لە ئەلف و بەیناوێ گیانە چی بکەم پەشیمانم کە دڵمدا بە تۆ باسانی باسانی تۆش بێوەفا بووی قەدرت نەزانی نەزانی قەدرت نەزانی پەشیمانم لە دڵداری سوتاوم لە دەست خەموو ئازاری پەشیمانم کە تۆم ناسی دڵمدا بە تۆ زۆر بە کەساسی نالت لەو ژیانەی تۆی بە من ئاسان درەختی خۆشەویستیت لە دڵمدا چەقان بڕۆ نامەوێتر باڵات ببینم بێوەفا بووی هاوار دەرحەق بەژینم بەقسەی شیرن منت فریودا تاو دڵی من بەجارێ شێت کرد من عاشقی خۆ تۆژ عاشقی خۆ باوەڕم پێت کرد کوێر بووم نەمزانی نالت لەو ژیانەی تۆی بە من ئاسان درەختی خۆشەویستیت لە دڵمدا چەقان بڕۆ نامەوێتر باڵات ببینم بێوەفا بووی دەرحەق بەژینم دەنگ خۆش و دەست و بەرزت هەر ساحبی زۆر زۆر سپاس وەکو هاژە گوتی هەر هەموو ئەوەش هەر لەسەردا بڕام بوو بەڵام زۆر زۆر سپاس بۆ تۆ مامۆستا هەڵبەست بە هیوای بەردەوامی هیوادارین نمونەی مامۆستای وەکو تۆ زۆر بێ
مامۆستای بەتوانەوە بتوانێت خزمەت بە هونەر و مۆسیقای کوردی بکە. زۆر سپاس. خۆشحاڵ بووین لێرە ئامادە بووی. سپاس. کەشوای ئەمڕۆ کەمێک جیاوازە کەمێک هەور و هەڵاو بارانە هەڵاو بارانە لە شارەکانی دیکەش بە هەمان شێوەیە زۆربەی شارەکان بارانە بەڵێ هەورە هەندێکشیان بارانە هەندێکشان بارانە بەڵێ بێگومان لەوان بارانە لای خۆشمان با بڵێن لە باشوور لەمانە زیاتر هەورە گرنگەوێ کەشەکە کەشێکی فێنک بێ کەشێکی بەتەواوی پاییزانە بێ. با بەیەکەوە کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستان ببینین. دەستگای ژیان کە ڕێکخراوێکی ناحکومیە و لە بواری چارەسەرە دەروونەکان کارەکات و ئەم ڕێکخراوە چارەسەری دەرونی پزیشکی فیزیکی هەموو ئەمانە بەخۆبەخشانە پێشکەشی و کەساناکات کە سەردانیەکەن. قەزای چەمچەماڵ باز لە سنتەرێکی گرنگ لە ئاستی هەرێمی کوردستان دەکەین کە لە ڕێگای چەندین ستافەوە بە شێوازێکی خۆبەخش چارەسەری دەرونی و کۆمەڵایەتی و پزیشکی بۆ دانیشتوانی چەمچەماڵ و دەوروبەری ئەنجام دەدەن. ئەم ناوەندە ساڵی چەند دروست بووە و ئامانجی دروستبوونی ئەم ناوەندە بۆچی دەگەڕێتەوە؟ دەستگای ژیان دەستگایەکی باری پزیشکی دەرونی کۆمەڵایەتی یاساییە لە ساڵی 2005ەوە دامەزراوە بنکەی سەرەکیمان لە کەرکووکە و خزمەتگوزاری دەرونی و کۆمەڵایەتی و پزیشکی و یاساییەکان پێشکەشەکەین بەبێ بەرامبەر بۆ هەموو بەڕێزانەی کە سەردانمان دەکەن. باشە لێرە چ جۆرە چارەسەرێکەکرێت؟ زیاتر لەوانەی کە لێرە چارەسەری دەرونی، چارەسەری پزیشکی، چارەسەری فیزیکی، چارەسەری کۆمەڵایەتی و هەروەها یاسایی پێشکەش بەو کەسانەکرێت کە با بڵێن توشبوون بە یەکێک لە بارودۆخە دەرونیەکان وەکو ترس، وەکو دڵڕاوشی یاخۆ قەلەقی یان هەر بارودۆخێکی تری کۆمەڵایەتی و یاسایی کە دێتە پێشیان و ژیانی ڕۆژانیان لێ تێکەدات.
باشە لێرە چەند بەشێکمان بینی ئەم بەشانە بە شێوازی جیاواز چارەسەریانە کرد ئایا بەپێی تەمەنەکانە ئەم جۆران هەڵە بژێرن یاخود بەپێی ئەو جۆری نەخۆشیەیە کە توشبوو سەردانی ئێوە ئەکات و ئێوە بۆی دیاریەکان سەبارەت بەوەی کە ئەو بەڕێزانەی کە سەرەتا داخلی با بڵێن خزمەت گوزاریەکانی دەستگای ژیانە بن سەرەتا هەڵسەنگاندنێکیان بۆ ئەکرێت ئەوە زانیاریەکانیان وەرەگیرێت با بڵێن چ گرفتێکیان هەیە نیشانەکان واتر تەشخیصەکرێت و لە دوای ئەوەی کە تەشخیصی بارودۆخەکە کرا با بڵێن هەنگاوێکی چارەسەری عیلاجی ئەگیرێتە بەر بە پێی بارودۆخی بە ئەو بەڕێزەی کە با بڵێن تایبەتە بە تەمەنێکی دیاریکرا و یان بە بڵێن بە ڕەگەزێکی دیاریکرا و بەڵام بۆ هەر گرفتێک دەکرێت ڕێگە چارەسەری و تەکنیکێکمان هەبێت. پرۆژەی باخی دەروون یەکێکە لە هەرە پرۆژە دەگمەنەکان لە چارەسەری دەرونی و کۆمەڵایەتیە. ئەم ڕێگایە زۆر گرنگە لەبەر ئەوەی پاشخانی میلەتی ئێمە زۆر نزیکە لە بەکارهێنانی ئاژەڵ و باغداریەوە بۆ ژیان. بە درێژایی مێژوو ئێمە پەیوەندیمان هەبووە لەگەڵ ئاژەڵ و باغداریە. ئەمە وای کردووە لە ئێستاە ئەم پرۆژەیە وەکو پرۆژەیەک لە باشترکردنی بارودۆخی دەرونی ئەو کەسانی کە سەردانی ئێمە ئەکەن گرنگیشی تایبەتی هەبێت. ئەو مناڵانەی کێنە ئێرە زیاتر چ گرفتێکیان هەیە لە ڕووی دەرونیەوە؟ عادەتەن وەک هەمیشە مناڵ حەزی لە پەیوەندیەک نییە کە دابنیشە لە بین چوار دیوارە و بە شێوازێکی زارێکی باز لە هەست و گرفتەکانی خۆی بکە. کە دێتە ئەم باخە بۆ منە لە قوتابخانەکانەوە ئەو مناڵانەی کە گرفتی تووڕەبوونیان هەبێ یاخود لە ماڵەوە دایک و گرفتێکی خێزانیان هەبێ ئەو مناڵانە کە دێنە ئێرە لە باخ و ئەم ئاژەڵانە ئەبینن زۆر هەست بە ئارامیەکەن لەسەرتاوە. پاشان ئێمە وەکو بەرنامەی خۆمان چەند ئاژەڵێک بەکارهێنین لە چارەسەریە بۆ نمونە ئەسب ئەو مناڵە کە دێتە لای ئێمە ئەبێ بۆ 12 دانیشتن بەردەوام بین. لێرە چارەسەرەکان چۆنی ئەنجامەدرێ بە تایبەتی بۆ مناڵان؟ ئەم مناڵە کە دێت لە دوای ئەو دانیشتانە وا ئەکات خۆی ئەتوانێت لە کۆتاییە بچێتە سەر پشتی ئەسپەکەەوە بۆ خۆی بەم ناوەیە پیاسە بکە باوەڕ بەخۆبوونێکی زۆر جددی بۆ ئەم مناڵە دروستە بێ بەیەکەوە هەماهەنگێک دروست ئەبێ کە دایکی ئەڵێ لە ماڵی شەوەی بەردەوام باسەوەکە کەی کاتەکە دێتەوە بڕۆین بۆ باخەکە ئێمە لەگەڵ ئەسپەکەیە کات بەسەربەرین. ئەم ئارامی و باوەڕ بەخۆبوونە وای لێ ئەکا زیاتر کار لەسەر میکانیزمەکانی تووڕەبوونی بکا کەمە بێتەوە. دایکی ئەڵێ هەستەکەین ئێستا ئارامتر مامەڵاکە. محەممەد چنێکە لێرەیت؟ 20 ساڵە؟ بەخۆ چەندێکیت؟ 9 ساڵی. کە لێرە یاری بە پشیلەکەکەی بە سەگەکانەکەی باشە بیت؟ دەست بە چیەکەی؟ یاریانەگەراکەم نۆ برایان لەگەڵ ئەسپەکە یابوونێکم ئەسپەکە ئێمە ناسی کاتێک تێرە یاری بە ئەسپەکەکەی بە سەگەکان بە پشیلەکان هەسە چۆنە؟ باشە. هەست باشە؟ دڵخۆشی؟ حەزەکەی زوو بێی بۆ لایەن؟ ئەم پرۆژەیان ئەم چالاکی کە لێرەیە لە هێلنگاردنەکەی هەر لەم شوێنەیە چالاکیەکە ئەنجامەدەین بۆ خێزانەکانە ئەو خێزانانەی کە تازە زەواجیان کردووە و ئەو خێزانانەشی کە زەواجیان کردووە و منداڵیشیان هەیە بەڵام چالاکیەکەمان بە شێوەیەکە هەمویان بەیەکەوە لێرە ئامادە بن واتە دایک و باوکەکە و هەندێک جارەگەر پێویستیشکە منداڵەکانیشان لێرە ئامادە بن بە تایبەت منداڵە گەورەکانیان
ئەلەم چالاکی ئەمەوێ ئاماژی زیاتر بن چالاکی ئەوە بەم کە ئەو بابەتانەیە ئێمەمانەوێت لەم چالاکیە پێشکەش بە و خێزانانەیە ئەم ناوچەیە بکەین کە لە نۆ بابەتی تەواو جیاواز لە یەکتر بڕیارمان داوە کە بابەتەکان هەمووی پەیوەندی بەوە بێ کە گرفتە خێزانی و ململانە خێزانەکان کەمتر بکەینەوە چ لە پەروەردەکردنی خێزان بێ چ لە جۆری چارەسەرکردنی کێشەکان بێ چ لە ناساندنی نەخۆشیەکانی ژنان و تواناکانی ژنان و کە چۆن هۆشیاریەکان هەبێ ڕوبڕووی ئەو گرفتانە بنەوە کە لە ڕۆژانە ڕوبڕوویانە بێتەوە. من ئەو نەخۆشانەی کە هەم بوو لێرە شەرم بوو هەروەها گیرۆتی ئەو بوون کە تێکەڵ بە کۆمەلگا نەبم بەڵام کاتێک کە سەردانی دەستگای ژیانم کرد دووبارە توانیتی معنی بژێمەوە دووبارە تێکەڵ بە کۆمەلگا بوومەوە و هەروەها جگە لەوەش ئەتوانم ئێستانی بچمە ناو کۆمەلگا لەگەڵ کۆمەلگا بم قسە بکەم بچمە دەرەوە بەڵام جارانی پێشتر ئەوەم نەبوو بەڵام وەک ئەڵم کە سەردانی دەستگای ژیانم کرد دووبارە ژیامەوە و هەروەها سوودێکی زۆرشم لێ بینیوە هەموو کەسانی دەوروبەرم لە خۆم زیاتر ئەبینی و هیچ کاتێک لە خۆم ڕازی نەبوومە بەڵام کاتێک کە سەردانی ئێرم کرد ئێستا متمانەیەکی باشم بە خۆم هەیە سیقەی تاوان بە خۆم هەیە ئێستانی بیر لەوە ئەەکەمەوە ئەڵێ منی ژۆک ئەوانی ترم هیچ لەوان کەمتر نیم. ئەو ژورانەی کە تایبەتن بە مناڵان ژووری سامپلی سەرەپیە ژووری چارەسەری بە وێنەیە ژووری چارەسەری بە میوزیکە ژووری چارەسەری بە لم ڕێگە چارەسەرێکە نوێ سەردەمیانەیە بۆ تەشخیصکردن و تەوحێدانی لایەنە ڕەفتاری بە خێزانەکان و مناڵەکان و دەرکەوتنی ئەو دەنەفسەکەی ناخی هەر ژووی چارەسەری بە میوزیک دیشانەوە بەکاردێنین بۆ ئەو مناڵانەی کە کەم حوسەڵە و کەم جوڵان لە ڕێگەی میوزیکەوە لایەنی ڕەفتاریان پەرە پێدەین و تۆزێک ئەی خێنە نێو کۆمەڵگاوەیانی لە ڕێگەی میوزیکەوە ئاشنای ڕەفتارکردن و لایەنی کۆمەڵاتیانەکەینەوە چارەسەری بەوێنە چارەسەری ڕێگە چارەسەرێکی تری عیلاجیە بەکارێنێت لەگەڵ مناڵانە بە تایبەتتر لەگەڵ مناڵانە چونکە مناڵان زۆر جار ناتوان گزارش لەو عقد و حاڵەتە نەفسیانە بکەن لە ڕێگەی وێنەوە زۆر جانەتوان ئەدایکەن بۆ تەشخیصکردن و بۆ تەوحێدانی لایەنی ڕەفتاری سوودمان لە لایەنی چارەسەری بە وێنەش بینیوە. بەیانی 24مان پێشکەشکردن هەمیشە لە خۆشییا بمێنن بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەکدا.